هوداپار وەک پارتێکی کوردی ئیسلامی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا دەکات و چاوی لەوەیە بۆ یەکەم جار 4 کورسی مسۆگەر بکات. بەرپرسانی حیزبەکە دەڵێن بۆ چارەسەری پرسی کورد پێویستە لە پەرلەمان هەبن. پەیام لەم راپۆرتەدا وردەکاری ژیانی سیاسی هوداپار و تێڕوانینی بۆ پرسی کورد بڵاو دەکاتەوە. هوداپار چۆن دامەزرا؟ پارتی دۆزی ئازاد هوداپار لە 19 کانونی دووەمی 2012 لەلایەن حسێن یەڵماز دامەزرا و هاتە نێو گۆڕەپانی سیاسیەوە. هوداپار پارتێکی کوردی ئیسلامیە کراوەیە بەڕووی هەموو گەلانی تورکیا و داوای چارەسەری ئاشتیانەی پرسی کورد دەکات. بنکەی جەماوەری لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ چڕ بۆتەوە و لە ناوچەکانی باکووری کوردستان چالاکە. هوداپار و هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هوداپار بەشێکە لە هاوپەیمانی جمهور بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پشتگیری لە ئەردۆغان دەکات و بۆ پەرلەمانیش 4 کاندیدیان هەیە. کاندیدەکانیان پێک هاتوون لە زەکەریای یابچ ئۆغڵۆ سەرۆکی هوداپار، کاندید لە پارێزگای ئیستانبول، شەهزادە دەمیر ئەمینداری گشتی، کاندید لە بازنەی غازی عەنتاب، سەرکان ڕامانلی وتەبێژی هوداپار، کاندید لە پارێزگای باتمان و فاڕۆق دینج بەرپرسی هوداپار لە دیاربەکر کە لە مێرسین خۆی بۆ هەڵبژاردننی پەرلەمان کاندید کردووە. بەرپرسانی حیزبەکە دەڵێن پێویستە هوداپار لە پەرلەمان بێت بۆ ئەوەی پرسی کورد لەسەر بنەمای دادپەروەری چارەسەر بکرێت. هوداپار لە ساڵی 2014 بەشداری هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیای کرد. لە پارێزگای باتمان لە 8.7 دەنگەکان و لە دیاربەکر لە 32.4 دەنگەکانی بەدەست هێنا. هوداپار چۆن لە پرسی کورد دەڕوانێت؟ لە پرۆگرامی پارتەکە هاتووە کورد یەکێکە لە نەتەوە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت کێشەکانی لەسەر بنەمای دادپەروەری چارەسەر بکرێت. هوداپار لە پەیڕە و پرۆگرامەکەیدا ئەوەش دەڵێت ئایدۆلۆژیای کۆماری لەسەر 2 بنەما دامەزراوە، یەکێکیان ئەلمانیەت و ئەوی دیکەیان تورک بوون. لە ئەنجامدا کورد تووشی نەهامەتی گەورە هات. ئەمەش وای کرد ڕاپەڕینەکانی شێخ سەعیدی پیران، دێرسیم و ئاگری لە کاردانەوەی سەپاندنی هەردوو ئایدۆلۆژیەکە ڕوو بدەن. بە بۆچوونی هوداپار بۆ بەدیهێنانی ئاشتی دەبێت سەرەتا بە ناوی دەوڵەتەوە داوای لێبوردن بکرێت بۆ ئەو کارە دڕندانەی تا ئێستا دژی کورد ئەنجام دراون و قەرەبووی لێقەوماوانیش بکرێتەوە. دەربارەی زمانی دایکیش هوداپار ئاماژە بەوە دەکات زمانی کوردی هاوشانی زمانی تورکی وەک زمانی فەرمی دووەم بناسرێت و دەقە ڕەگەزپەرستیەکان لە پرۆگرامی خوێندن لا ببرێن. هەروەها هوداپار داواش دەکات لێبوردنی سیاسی بۆ ئەو کەسانە دەربکرێت کە بە هۆکاری سیاسی زیندانی یان ناچار بوون وڵات جێبهێڵن.